بامداد پنجشنبه هفتم خرداد ماه حافظ دیمەنی هێرشی سوپای پاسدارانە بۆ سەرد و گەنجی کورد لە از کرماشان مزدوران را در یکی از نقاط استان کرمانشاه پاش 20 خولەک لە بەرگریکردن گیانی خۆیان بەخت کرد. موجتەبا و مەیسەم برای یەکترن. ئەوان لە دەرەدرێژ خاوەنی کتێبخانەیەک بوون بۆ زیندوو ڕاگررتنی زمان و کللتوری کوردی. ئەجتماعی لە ئی ناوچاکە گیچەڵ و کیشەوەی لە خاصە خۆی دێرێت وەک هاوڕێکانی دەڵێن ڕژێمی ئێران دەیویست بە هەر شێوەیەک بێت کتێبخانەکە دابخات و ڕێ لە چالاکیە کللتوری و فەرهەنگیەکان بگرێ لە ناوچەکەیان. بۆیە سوپای پاسداران هەڕەشە لە موشتەبا و مەیسەم دەکەن. ئەوانیش بۆ پاراستنی خۆیان چەک هەڵدەگرن و چەند هەفتەیەک لە جێگایەکی نهێنی خۆیان حەشار دەدەن. پەنابردنە سە یە ماڵ و ماڵەکەی جاش بیوە ماڵەکەی جاسوس بیوە گزارشیاندانەوە ناجوان مردانە شەیدیان کردنە و ئەوانیش مقاومەت خۆیان وە مدەتی کردنە 20 دقەیەک بووە مقاومەت خۆیان کردنە. ماڵ و دەم و زندگی خۆیان گلدانەوە کە یەبان کولتور و فەرهەنگ و ڕۆشنبیری لە منتەقەی خۆمان ئەو منتەقەی کرمانشاه کار بکەن کە نەی لە زوانە کوردی لەبین بچوت ناسنامەمان لەبین بچوت. شەید مشتەبا و شەید مەیسەم ئاستە ڕۆشنبیری و کولتور و فەرهەنگوانی و بەشخوانیان خۆیان فعالیت کردن. وەلی یەشون یەکە کە فشارێ لە جمهوری ئیسلامی فرەیە سەریان بی و چەند جار بانگیان کردن و فیلمەکانیان پەخش بیوە و دەنگەکانیان پەخش بیوە و کە ئەتڵایەت هەڕەشەیە لیان کەیتن پەنابردنە کوێ و پەنابردنە چەک. ئەلا چەک ئەلا پاراستن خۆیان ئەلا پاراستن لە گیان خۆیان. موشتەبا و مەیسەم کوڕەخاڵی میدیا قەڵخانین. ئەوان یارسانن. وەک میدیا دەڵێت کوردبوون و یارسانی بوون دوو تاوانن کە ڕژێمی ئێران بە ئاسانی دەتوانێت لە بەرامبەریدا مردن بکات بە دیاری. مەترسی لەسەر تەمام کەسگەلێکی یەزڕە هەست کوردانەیە ناو دڵیان بوو هەست تا بوشی زۆر گەڕانە هیچ شتێ هیچ مەدرەکە نەوەسن لە بانیان کە بتوان حکومە بێنەپیان حکوممارە بە دژایەتی لەگەڵ خوا بۆیان داناگنا کیەک لەگەڵ خوا دژایەتی بکەیت. یعنی ئەوەی کە حرەکەت خاص ئەوەی کیانوش وەیسی کوڕەپووری موجتەبا و مەیسەمە منداڵی یەک گوند و گەڕەکن. کیانوش دەڵێ ئەوان لەسەر بیر و باوەڕێک گیانی خۆیان بەخت کردووە کە هیچ کوردێک لە یادیان ناکات و شانازیان پێوە دەکرێت. فشارەکانی ڕژێمی ئێرانیش بەم شێوەیە تا سەر بەردەوام نابێ. زوان ئەسیلی کوردی خۆمان شەید مشتەبا و شەید مەیسەم لەیەک خیاوان و لەیەک کوچە و لێ شارەکە وەلیەکە گەورابی منە پرسنیان لە مەفرەتر بێ وەلی من هە لە مناڵی وەلیوانە گەورابیمەوە کەسەی لی بین و ڕاستی دوگ لێ ڕوڵی کورد دوگ لێ ڕوڵی ئازای کورد کوردپەروەرین لە هەرچی لە ئازویانی ئەوەیە کە لە دەستیان باتارە کورد بووین و خۆیان و را کوردەواری کردنە. ڕژێمی ئێران بە بیانووی جۆرا و جۆر لە ناوخۆی وڵات بەردەوامە لە کوشتن و لە سێدارەدانی خەڵکی. ئەوەی من کە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە گوێم لێ دەبێت فشار بۆ حیزبەکان دێنن دەڵێن پێویستە لەم کاتەدا بڕیاری یەکلاکەرەوە بدەن بۆ بەرگریکردن لە خەڵکی خۆیان چونکە لە ناوخۆی وڵات خەڵکی خراوەتە ژێر فشاری چەک و پەتی سێدارە. لە باشووری کوردستانیش کەمپەکان بەردەوام لە ژێر هەڕەشەی موشک و درۆنی ڕژێمی ئێراندایە. هونەر ئەحمەد بۆ دەنگی ئەمریکا هەولێر.